خۆشم دەوەی خۆشەویستیت جێچەڵێکە و لە دنیادایە خەم دەگرێت. 30 ساڵ بەسەر شەهیدکردنی شاعیری لاوی کوردستان و ڕابوونی ئیسلامی خدر کۆساریدا تێدەپەڕێ. کۆساری سەرەڕای کەمی تەمەنی، بەڵام شعر و هۆنراوەکانی هێندە کاریگەر بوون کە دوای 30 ساڵ لا شەهیدکردنی تا هەنووکە لە لووتکەی جوانسازی و ماناسازیدان. هەر ئەمەش وای کردووە نووسەران و شاعیران چەندین توێژینەوە لەسەر شیعرەکانی بکەن. لە دوای ڕاپەڕین گۆڕانێکی زۆر گەورە بەسەر ڕوخسار و نێوەڕۆکی شیعرەکانی داهات. ڕوخساری شیعرەکانی زیاتر بوون بە شیعری ئازاد، بەڵام وازی لە کێش و سەروە ئەنی وەزن و قافیە هەر نەهێنا. ئەو گۆڕانە گەورەیە وای کرد کە شیعرەکانی پلە پلە بەرز بنەوە. لە ڕووی زمانیشەوە زۆر بایەخی بە زمان دەدا، بایەخی بە بەکارهێنانی وشەی ڕەسەن و خۆماڵی دەدا. لە توێژینەوەیەکدا بە ناوی زمانی شعری کۆساری بە درێژی باسم کردو کە چۆن چەند وشەی بێگانەی بەکارهێناوە، چەند وشەی بێگانەکان عەرەبی، فارسی ئەوانە کە زۆر کەمی بەکاردەهێنا بە زۆری بە دوای وشە ڕەسەنەکانی لادێدا دەگەڕا و بەکاری دەهێنان. من ڕێبوارم ئەتۆش ڕێگای، من تینوم و ئەتۆش دەریای، من پێشمەرگە و ئەتۆش لوولەی چەشی بڕوای. کۆساری شاعیرێکی لاوی کوردستان بوو، خاوەنی کۆمەڵێک شعری پارا و بەجۆش و پڕ لە ئیحساسی باڵا و پەیامدار بوو. کۆساری هەموو شعرەکانی خۆی لەبەر بووە و لە ڕووی زمانی جەستە و ئاماژەوە دەستێکی باڵای هەبووە. بە جۆرێک ئەم ڕیتمە لە کەم شاعیری کوردستاندا بەرجەستە بوو. من لە کتێبەکەشدا لە چاپی چوارەمیشدا ئەوم ئاماژە پێداوە کە کۆساری کاتێک کەسێکی نابیست بۆ نمونە گوێی لێ بگرێت، لە زمانی ئاماژەی کۆساریەوە تێدەگا کە کۆساری دەڵێ چی. سوپاس بۆ خوا کە ئێمە دەبینین کۆساری دەنگێکی زوڵاڵە، هەمیشە لە بەرەو زوڵاڵی دەچێت، ناوێکی زیندویە، هەمیشە زیندویەتی نوێ دەبێتەوە. لە چاپکردنی دیوانی شیعری، لە بڵاوبوونەوەی دەنگ و سەدای کۆساری، لە سۆزی خەڵک و لە کاریگەری خەڵک بە شیعر و ئەدەبیاتی کۆساری ئێمە بۆ زۆر زۆر دڵخۆشین. کۆساری لەوانەیە هیچێکە لەو شاعیرانی کە هاوڕێ و لە نزیکەوە تێکەڵاویمان هەبوو. شاعیرێکی لەو قۆناغە تەمەنە گەنجەتی خۆیدا شاعیرێکی زۆر داهێنەر بوو. شعرەکانی خۆی هەموو لەبەر بوو و بە ئێرتیزالی شعرەکانی خۆی دەبووتەوە و بە زمانێکی زۆر تەڕ و پارا و سەرنجڕاکێش بۆ دەوروبەری خۆی تێکەڵکێشی دەکرد لەگەڵ واقعی مێژووی و هەروەها واقعی سیاسی و واقعی کۆمەڵایەتی کۆمەلگای کوردی. بۆیە لە دەستدانی خەسارەتێکی گەورە بوو. من لە پێش خۆم هۆنراوەکانم بۆ ناردی و چاک دەزانم یەک بێشی وشەکانی لەت دەکرێت و لە تەوێڵی محەق دەدرێت، ئەوسا یا پێخەوی گڕە یاخود بە شەهیدی دەمرێت. شاعیری شەهید ناوی تەواوی خدر محەممەد سەلیمە بە کۆساری ناوبانگی دەرکردووە. لە ساڵی 1960 لە شاری ڕانیا چاوی بە ژیان هەڵهێناوە. لە ساڵی 1970ەوە دەستی بە نووسینی شعر کردووە. ئاین و نەتەوە و نیشتیمان هەوێنی شعر و هۆنراوەکانی بووە. بەداخەوە شەڕی ناوخۆ ئەو ئاگرە بوو دەفتەری شعرەکانی کۆساری سووتاند و شعری لە گەروی پڕ لە ئیحساسی کۆساریدا تاساند. ڕۆژی 27 دوانزەی 1993 لا پشدەرە ڕەقا دوای دەستگیرکردنی درایە بەردەستڕێژی گولە و شەهید کرا. ڕۆژی 28 دوانزەی 1993 لە گۆڕستانی کێوەڕاش لە شاری ڕانیا بە خاک سپێردرا. بولبولێکم قالۆچە و سیسرکەوتە فۆ، ڕقیان لە شەو نخونیم و لە بۆن و بەرامەی ڕێمە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیا.